لە ڕۆژی 12/12/1946 دا بە چاوپۆشی ئەمریکا و یەکێتی سۆڤێتی جاران سوپای شای ئێران زۆر دڕندانە هێرشیان بردە سەر ئازەربایجان و کوردستان. دوای کوشتن و دەستگیرکردنی سەرکردەکانی کۆماری کوردستان بەرگەی ئەو هێرشەی نەگرت. مەهاباتی پایتەخت گیرا. لە 31 ئازاری 1947 دا قازی محەممەد بە تۆمەتی خیانەت لە دەوڵەتی ئێران لە مەهاباد لە سێدارەدرا. دوای ڕوخاندنی کۆمارەکە سەرهەنگ عیزەت عەبدولعەزیز و مستەفا خۆشناو و محەممەد قودسی و خەیروڵڵا عەبدولکەریم بڕیاری گەڕانەوەیان بۆ عێراقدا و متمانەیان با بەڵێنەکانی حکومەتی ئەو کاتی بەغداد کرد کە پێشتر ئەو ئەفسەرانە پلەپایەی سەربازی ناو سوپای عێراقیان بەجێهێشت و چووبوونە ناو سوپای کۆماری کوردستان لە مەهاباد و هەریەکەیان ئەرکێکی پێسپێردرا بوو. بەڵام با ڕێکەوتنێکی ژێربەژێری شای ئێران و ڕژێمی ئەو کاتی عێراق لە ساڵی 1947 دا هەواڵی لە سێدارەدانی چوار ئەفسەرەکەی کۆماری مەهاباد بڵاو کرایەوە. لەو کاتەدا بە فەرمانی ساڵح جەبری سەرۆکی حکومەتی عێراق دادگای سەربازی حکمی لە سێدارەدانی بەسەر ئەو چوار ئەفسەرەدادا و بڕیارەکە جێبەجێ کرا. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی لە سێدارەدانی چوار ئەفسەرەکەی کۆماری کوردستان شاری سلێمانی خڕۆشا ئێوارەی هەمان ڕۆژ خۆپشاندان لە شار دەستی پێکرد. خۆپشاندەران لە بەردەرکی سەرا بەرەو ماڵی متەسەڕیف بە هەوتافکێشان ڕۆشتن. کۆبوونەوەکان تا دەهات فراوانتر دەبوون، بەڵام حکومەت گوێی لە داوای گەل و هاوڵاتیانی شاری سلێمانی نەگرت و چی بڕیار درابوو هەرەوە کرا. حکومەتی ساڵح جەبر تاوانەکەی جێبەجێ کرد کە ژاوەی شەهیدان بەرەو کوردستان بەڕێکرا. تەرمی شەهید عیزەت عەبدولعەزیز برایە ئامێدی، تەرمی شەهید خەیروڵڵا عەبدولکەریم بۆ هەولێر، تەرمی هەردوو شەهید مستەفا خۆشناو و محەممەد قودسی بۆ سلێمانی هێنرانەوە. میلەت خرۆشا بوو، تووڕەیی و خەم ڕوخساری خەڵکەکەی داپۆشی بوو. هەر لە بەیانی زووەوە شەقامەکان پڕبوون. مامۆستا ئیبراهیم ئەحمەد سەرپەرشتی ڕاستەوخۆی وتار و ڕێوڕەسمی بە خاکسپاردنی مستەفا خۆشناو و محەممەد قودسی دەکرد کە لەسەر وەسیەتی خۆیان لە پاڵ گۆڕی مەحموود جەودەت لە گردی سەیوان بە خاک سپێردران.